هاوار سەمرسیمە باز و نانەکەم خۆ بسم الله. لە ژیانی ئەمڕۆماندا هەمیشە هەوڵ دەدەن بە خێرایی خواردن بخۆین بەهۆی سەرقاڵی ژیانەوە کە ئەمەش وا دەکات کاریگەری خراپی لەسەر تەندروستیمانە بێت. با بزانین ئەو کاریگەرە خراپانە چین؟ بەپێی توێژینەوەیە کە لە وڵاتی کۆریای باشوور نێوان ساڵانی 2007 بۆ 2009 لەسەر 10,893 کەس ئەنجام درراوە تیا دەرکەوتووە. ئەو کەسانی کە بە خێرایی خواردن دەخۆن مەترسی توژبوونیان بە برینی گەتە زیاتر دەبێت. توێژەران ئاماژەیان بەوە داوە کە خێرا خواردنی خۆراک کە لە کەمتر لە 5 خولەک بخایەنێت مەترسی توژبوونیان بە برینی گەدە 2 هێندە زیاترە لەو کەسانەی کە خواردنی خۆراکەکەیان زیاتر لە 15 خولەک دەخایەنێت. توێژەران لە کۆتاییدا ڕێنمایی هاوڵاتیان دەکەن کە ویستە لە کاتی خواردندا بە هێواشی خواردن بخۆن بۆ ئەوەی کە کاریگەری خراپی لەسەر تەندروستیان نەبێت. هیوادارم هەموو کات لەش ساغ و سەلامەت بن. خواتان لەگەڵ. سمارت وەرچەرخانە.